سڵاوتان لێبێت وا بڕیارە ئەمڕۆ هەریەکە لە یەکێتی و پارتی کۆ ببنەوە دیارە ئەو کۆبنەوەیە دوای 2 مانگ دێت کە دوجار یەکێتی و پارتی لە پیرمام لە ئاستی باڵادا کۆبوونەوە دوای ئەوەی کە هەڵبژارنەکانیشی بەسەرداهات ئیدیکە ئەم دوو حیزبە هیچ کۆبوونەوەیەکی دیکەیان ئەنجام نەدا وا بڕیارە ئەمڕۆ ئەم کۆبوونەوەیەک لە نێوان هەردوو لە بەڕێوە بچێ و پارتی سەردانی یەکێتی نیشتمانی کوردستان دەکات دیارە ئەمەش لە چوارچەوەی ئەم سەردانانەی دێت کە پارتی ئەنجامی دەدات لە 2 هەفتەی ڕابردوودا سەردانی هەریەکە لە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری کرد ئەو شاندەی کە پارتی سەردانی کردبوون پێکات بوون لە هەریەکە لە هۆشیار زێباری پشتیوان سادق علی حوسێن کە بەجیا لەگەڵ هەردوو حیزب کۆبوونەوە و ئەم ڕۆژ لەگەڵ یەکێتی کۆ دەبنەوە بەڵام جارێ دیارنیە کە ئەم شاندەی یەکێتی لەلایەن چێوە پێشوازی لێ دەکرێت دیارە مەبەست لە کۆبوونەوەکە پێکهێنانی یاخود دروستکردنی کۆدەنگیە لە نێوان حیزب و لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی بە یەک پاکێج بە یەک بەرنامە بچنە بەغداد و بە پێی ئەو زانیاریانەی کە دەستڤار کەوتووە پارتی دەیەوێ بە جۆرێک کۆبوونەوەکە ئەنجام بدات کە داوای دروستکردنی لێژنەیەک بکات بۆ نمونە لە هەموو ئەو حیزبانەی کە سەردانیان دەکات نوێنەرێک هەڵبژێرن بۆ ئەوەی کە لە بەغدا لێژنەیەک پێک بێنن ئەگەر هەر گرفتێک بە تایبەت لە سەرمادەی 140 و ناوچە جێناوەکانەوە ئەو گرفتانێک کە بە تایبەت بەرامبەر بە قەزەی کورد هەیە پێکەوە لە ڕێی ئەم لێژنەیەوە بستنە پێش و کێشەکان لە ڕێی ئەم لێژنەیە چارەسەر بکەن هاوکات لەگەڵ ئەم سەردانە بێگومان باس لە پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستانیش دەکرێت بەڵام بە دیاریکراوی ئەوەی کە ئەو سەردانانەیە کە پارتی ئەنجامی دەدا بە مەبەست لێی پێکهێنانی یاخود دروستکردنی کۆدەنگیە دروستکردنی یەک ڕێزیە لە نێوان حیزبە سیاسیەکان بۆ ئەوەی دوجار لە بەغداش یەک دەنگ بن و ئەوەی هەیە تا ئێستا کە زیاتر لە ساڵێکە کابینەی نوێی حکوومەتی هەرێمیش دروست نەکراوە تەشکیل نەکراوە بێگومان لە نێو ئەو کۆبوونەوەیەدا باس لە وادەیەکی دەکرێت بۆ دیاریکردنی کۆبوونەوەیەکی باڵا لە نێوان هەردوو حیزب و هەروەها کە ماوەی 2 مانگە یەکێتی و پارتی کۆ نەبوونەوە بێگومان گرژی و ساردیش لە نێوان هەردوو لە بەرجەستە بووە بەڵام دەیانەوێت لێرە بەدواوە ئەو گرفتانە کۆتایی پێبێنن ئیدیکە بە هەردوو لە قسە لەسەر پێکهێنان و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوانیان بکەن و بە هەمان شێوە یەکگرتووی ئیسلامیش پێشتر ڕایگەیان بوو کە دەیانەوێت نێوەنگیری یاخود هەوڵێک بدەن بۆ ئەوەی کە ئاشتەوای یەک لە هەرێمی کوردستان دروست بکەن ئەمە دوای زانیاری بسەبارەت بەوەی کە ئەمڕۆ یەکێتی و پارتی وا بڕیارە کۆ ببنەوە و قسە لەسەر پێکهێنانی یاخود دروستکردنی کۆدەنگی بکەن لە بەغدا ئەمە هاوشێوەی ئەوەیە کە لایەنە شیعەکان لە بەغدا و لایەنە سونیەکان لە بەغدا کۆدەنجیان دروست کردووە بە یەک ڕیز بۆ پێکهێنانی کە حکوومەتی نوێی عێراق هاتوونەتە پێش بەڵام ئەوەی بەدی دەکرێت هەرێمی کوردستان تا ئێستا پەرتەوازەی پێوە دیارە بۆیە هەوڵێکەیە بۆی لێرەش لە هەرێمی کوردستانی شێک ڕیزیەک دروست بکرێت.